سێ ڕۆژە گەڕان بە دوای ئەو سێگەنجەدا بەردەوامە کە ئێوارەی ڕۆژی دووشەممە دەچنە سەیرانگەی سەرسوول، بەڵام دوای ئەوە دیار نامێن و تەنها بەشێک لە جلەکانیان لە دوای خۆیان بەجێماوە. ئیشان دیارە بەر بۆ تۆ زاوەکەمانەوە کاکە هەڵکەوت دیارە کەوتوتە ئاوەکەوە. دۆکانی تریش ئەو برازاکەم و لەگەڵ خوشکەساکەم بە پێی ئەو پێشبینی ئێمە چلەکانیان داناوە بڵێن مۆبایلەکانیان و قەمسەڵەکەی و لەگەڵ پێڵاوەکانی دایناوە چون ڕزگاریکەن، بەڵام بەداخەوە دیارە ناتوانەوە ڕزگاریکەن، ئەوانیش تا ئێستا چارنووسیان نادیارە. تیمەکانی فریاکەوتن و کەسوکاریان بە دوای سۆراغیانەوەن تا سەرەداویان دەستکەوێت. هەموو هەوڵەکان خراونەتە خزمەت دۆزینەوەیان، بەڵام تا ئێستا هیچ سۆراغێکیان نییە. کەین 3 بۆ 4 کیلۆمەترە بێت. احتیمالی ئەومانداناوە ئەگەر ئەم بەڕێزانە ئەمازیانە ئێمە لێرا خنکا بن دوورخستەوە تا 3 کیلۆمەتر تا 4 کیلۆمەتر. هەڵکەوت تەمەنی 31 ساڵ بووە، کۆسار نەوزاد تەمەنی 27 ساڵ و دەروون ڕەوف تەمەنی 22 ساڵە. هەڵکەوت زاوای دوو گەنجەکەی دیکە بووە و بە سەردان لە هەولێرەوە هاتوو بۆ خەزای ماوەت و بۆ وێنەگرتن سەردانی چەمی خەمۆڵکەیان کردووە. بەس سعادێک بە دواوەی کە خۆت دەیبینی لێرەوە و هەر بەردەوام مەڵێن ناوەڵڵاهی سۆراغێک نییە. لە پاڵ تیمەکانی دیکەی فڕۆکەوانی و بەرگری شارستانی تیمێکی مەلەوانی خۆبەخشیش بۆ دۆزینەوەی سێگەنجەکە هاتوون بۆ شوێنی ڕووداوەکە، بەڵام هەوڵەکانی ئەوانیش تا ئێستا ئەنجامی نەبووە. من ئەوە سێمین جارە بێمێر کاگرانە سێمی جار بێمە 2 ساعتنی گەڕاوین، 2 کەس بووین ئەوبەر و ئەوبەر پێدا ڕۆشتینە خوارێ هەتاوەکو پردی بەربەرد، بەڵام لەو جێ بە دوا ئەو جەنازە ناستە خوارە چکە هەر هەمووی بەرد و شاخ و بەپێی منتیقە دەگۆڕێ. ئێستا و ئاوە تقریبا 6 ڕۆژی دەوێت چکە گەرمە. شوێنەکە مەترسیدارە. هەڵکەوت کە زاوای دوو گەنجەکەی دیکەیە دەوترێت ڕەنگە قاچی قسابێت و کەوت بێتە چەمەکەوە و کۆسار و دەرونیش بۆ ڕزگارکردنی هەوڵیان داوە، بەڵام ئەوانیش چارەنووسیان نادیارە. دوور ساعت 3 بۆ 4 هاتون تۆ ئێرە ڕستمیان کردووە، ئینا لەسەرەوە بوون لە قەشان پێڵەن سێرانگەی پیرەحمەد بڵێن بۆ مەبەستی سێڵڤیگرتن و ڕسمگرتن هاتون بۆ جوانی سروشتی ناوچەکە. کەسوکاری سێگەنجە بێسەر و شوێنەکە داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەن هەموو هەوڵێکیان بخەنە گەڕ بۆ دۆزینەوەیان. هەمویان گویان هەڵخستووە بۆ چاوەڕوانی هەواڵێک لە سۆراخی ونبووەکانیان. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، قەزای ماوەت.